پرۆسەی ئاشتی لە تورکیا توانیوێتی جەنگ و ئاڵۆزی ناوچە سنووریەکانی بە شووری کوردستان ڕابگرێ، بەڵام نەبووەتە هۆکاری گەڕانەوەی ژیان بۆ گوندە چۆڵکراوەکان. بەوتەی خەڵکی ناوچەکە، سوپای تورکیا ڕێگە بە گەڕانەوەی گوندە چۆڵکراوەکان نادات. بۆ سەردانیکردنیش هەر دەبێ مۆڵەت لە سوپای تورکیا وەربگرن کە لە کاتژمێر 6 بەیانیەوە تا 6 ئێوارە ڕێگە پێدراوە. حاجی تاهیر لە نێو باخچەکەی خۆی لە گوندی هورور دانیشتووە، باس لە چاودێریکردنی جموجوڵی گوندەکەیان دەکات لەلایەن هێزەکانی تورکیاوە. باشە بێگاوێ بەس ئاو و ئاف هەندی ئاقار ئی باشە ئەم سەربەستن شوێنێ بەم نەچ بچین بێگاوێ تورک مسەیتەرن سەرما بەس چون گوندی ئەو ژشتی ما عینەت ئەمە بەس گوندی دابن نایل دەرکەبن ئەوە ئەیک ئەوە دوو ئەو سێڕە بێگا مسەیتەرن سەر گوندی. بێدەنگیەکی سەیر باڵی بەسەر ئەم ناوچانەدا کێشاوە. هێشتا خەڵک دڵنیا نییە لە گەڕانەوە بۆ سەرزێدی خۆی. بەشێکی زۆر لە ناوچە سنوورەکان لەبارن بۆ ئەوەی بکرێن بە شوێنی گەشتیاری بۆ گەشتیارانی ناوخۆ و وڵاتانی ناوچەکە، بەڵام لە ساڵانی ڕابردوودا بەهۆی جەنگەوە ئەمە نەکرا. ئێرە هورورە یەکێکە لەو ناوچە گەشتیارانەی کە پاڵێوراوە بۆ باشترین گوندی گەشتیاری جیهان. سەرباری مەترسی و ڕێگریەکانی سوپای تورکیا، بەڵام بەرپرسانی ناوچەکە دڵنیایی بە خەڵک دەدەن و خوازیاری سەرخستنی پرۆسەی ئاشتین بۆ کۆتایی هێنانی جەنگ، چونکە بە پێچەوانەوە ئەم ناوچانە جارێکی دیکە دەبنەوە سەنگەری ڕوبەڕووبوونەوەی سەربازی. ئەوە نزیکی ساڵێکە زیاترە ئەوێ پرۆسە ئاشتیە نۆبەینە لەشکرێ پەکێکێ و دەوڵەت و تورکی دەست پێگیری منتاقێتمە ڕاستی ئاوەدانی و ئارامیەکە گەلێکە زێدە ئابخۆڤەگرتی و هیویدارین و ئەم ئومێدینژی کو ئەف پرۆسە سەر بگریت چونکە مستەفیدت هەرە سەرەکی هەر ملەتێمەیە و هەر دەڤەرێتمەە. بەپێی داتای ڕێکخراوی نێودەوڵەتی CPT، سوپای تورکیا بە قوڵایی 6 تا 40 کیلۆمەتر هاتوونەتە نێو خاکی باشووری کوردستانەوە، خاوەنی 130 بنکە و بارەگای سەربازین. چاودێرانی دۆخەکە پێیان وایە تورکیا بەردەوامە لە فراوانکردنی بنکە و بارەگا سەربازیەکانی، ئەمەش وای کردووە گومان لە پرۆسەکە و مانەوەی ئەم هێزانە بکرێت. هەبینە بنکên Tirkiye bêşik metirsiye yani pêwîst e hikûmeta Herêma Kurdistanê gel dewleta Iraqê şêweyeka ciddî tensîq bikin, hawkarî gelê ku dibikin, bingên leşkeriyên Tirkiye ji Herêma Kurdistanê bêde derê. Heger pêngav neyê avêtin ji aliyê Herêma Kurdistanê ji dewleta Iraqê ve dîtina min Tirkiye dêşêtin wekî bê dest bi ser vê xakê da bigiritin û bi xaka xwe ve bilekînitin. Heta geheta sinûrê dewleta Îranê ku deşta berazgeh bitin yan jî wekî bê sinûrê Hacî Imranê wan bitin. Wetem Tirkiye guşarê hem guşarê dixetin ku xelk neçite ser gundê xwe valehiyê durist bikitin da bişêtin azadan el vê deverê xebatê bikitin çalakî xwe berdewam bidin hem jî guşarê ser pekekê durist bikitin. بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانەوە زیاتر لە 800 گوند لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک چۆڵ کراون. بڕیار بوو لە چوارچێوەی پرۆسەی ئاشتی ڕێگە بە گەڕانەوەی گوند نشینان بدرێت و بەشێک لە بنکە و بارەگا سەربازیەکانی سوپای تورکیا چۆڵ بکرێت، بەڵام تا ئێستا هەنگاوی جددی لەو بارەیەوە نەنراوە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، شارەدەی کانیماسێ، سنووری پارێزگای دهۆک.